ئەو پارەیە لە ڕێگەی سێ لیژنەوە کە لیژنەیەکی ئیستیلامی پارەکە بوو کە کاکفەریدون بەڕێوەبەری گشتی ئەوقاف سەرۆکی بوو، لیژنەیەکی تەخمینکردنی دەرمان بوو، لیژنەیەکی کڕینی دەرمان و لیژنەیەکی ئیستیلامی دەرمان. ئەو پارەیەماندا بە 52 مادەی دەرمان بۆ ئەو نەخۆشانەی کە زەرعی مۆخیان بۆکرێ. ئەو نەخۆشانەش ئەوانن کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە و نەخۆشی ئەم پارەیە نزیکەی بای بەشی 3 مانگ ئەتوانێت دەرمان بۆ زەرعی مۆخەکە دابین بکە. و من لێرەوە ئەمەوێ هەندێک مەبلەغ ڕابگەێنم. ئێمە مانگانە بای 600 ملیۆن دینار لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان دەرمان و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانەی هیوا دابین دەکەین. 65 ملیۆن دلار لە ساڵی 2016 دەرمان دابین کراوە بۆ ئەو نەخۆشانەی کە ڕوویان کردوتە نەخۆشخانەی هیوا و کە نەخۆشی شێرپەنجەیان هەبووە. واتە بای 7 ملیار دینار 65 ملیۆن دلار ئەمە کە لەسەر ئەرکی ئەو دەرمانانە بووە کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین کراوە. و هەتا ئێستا بای 10 ملیۆن دلار واتە 10 ملیار دینار لەسەر ئەرکی سندوقی شێرپەنجە کە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردو ئەم پارەیە دابین کراوە.